مسلمانان بڕواداران لە پەرۆشی و لە دڵسۆزی و لە خەمخۆری بۆ یەکتری وەک یەک جەستە و لاشەوان پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم فەرمایشتێکە نوعمانی کوڕی بەشیر لێ دەگەڕێتەوە ڕەسوڵ الله دەفەرمێ صلی الله عليه وسلم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى متفق عليه أخرجه البخاري ومسلم وأحمد. پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي نمونه ويني برواداران وإيمان داران لخوشويستي وهروها لبزئي لقل يكتريدا ولهاو سوزي پروشي وهاو خمي لقل يكتريدا وك نموني يكجستو يكلا شوان. پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم گر او جستو لا شيا اندامێکی ئازاری هەبێ ئێشی هەبێ دەفەرمێت تەواوی ئەو جەستە و لاشەیە بەشداری دەکات بە شەو نوخوونی و بەتا لێ هاتن. لە دەربڕینێکی ترا لە صحیحی مسلم هاتووە نوعمانی کوڕی بەشیر بۆمان دەژێڕێتەوە ڕەسوڵ الله دەفەرمێ صلی الله عليه وسلم المسلمون كرجل واحد دەفەرمێ مسلمانان وەک یەک پیاوێکوان تەواوی مسلمانان هەر دەنگێکن هەر ڕەنگێکن لە هەر شوێنێک و جێگایەکن وەک یەک پیاوێکوان. إن اشتكى عينه اشتكى كله وإن اشتكى رأسه اشتكى كله دەفەرمێ ئەو پیاوە ئەگەر بێت و چاوی ئێش و ئازاری هەبێ تەواوی جەستە و لاشەی ئێش و ئازار دەبینێ شەوخەوی لێ ناکەوێ ئەگەر بێت و چاوی ئێش و ئازاری هەبێ و دەفەرمێ ئەگەر بێت و سەری ئێش و ئازاری هەبێ تەواوی جەستە و لاشەی ئەم پیاوەیە ئێش و ئازاری دەبێ. چەندی وامان هەبووە لە شەوا تا بەیانی خەومان لێ نەکەوتووە چونکە دانێکمان هێشاوە چونکە چاوێکمان ئازاری هەبووە چونکە ماعیدەمان ئازاری هەبووە تەواوی جەستە و لاشەی ئێمە بەشداری کردووە. دەکەواتە هەر خوشک و برایەکی مسلمان هەر دەنگێک و ڕەنگێکە هاو زبانی خۆمان بێ و غەیری زبانی خۆمان بێ لە هەر شوێنێک لە ناڕحەتیدایە تۆ دەبێ هەست بە ئازاری بکەی تۆ دەبێ هەست بە ئێشەکەی کەی نەک ئەو لە گریان و لە فرمێسک بێ نەک ئەو لە بۆردومان و ماڵ وێرانی ماڵ کاولی بێ تۆش قاقای پێکەنینت بێ بێ باکانە وا بزانی نەبایە نەبارانە ئەو پەڕ بێ ئیمانی یاخود ئەوەی ئەو کەسە هەر ئیمانی نییە نابێ ئێمە لەسەر حیسابی هاو زبانەتی و خزمایەتی بڕوانین بۆ کەسەکان. ئیسلام و ئیمان چەترێکە هەموو مسلمانان کۆ دەکاتەوە هەموو مسلمانان لەژێر ئەو چەترێ دەبێ کۆ ببنەوە بە تایبەت لە ئێستادا کە مسلمانان بە هەموو شێوازێک زوڵم مستەمیان لێ دەکرێت مسلمانان لە هەموو لایەکەوە لێیان دەدرێ پەروەردیگار یا ڕەبی مەملەکەتی ئێمە و مەملەکەتی مسلمانان پارێزە لە ئێش و لە ئازار و لە بۆردومان و لە قەسف و لە ناخۆشی و لە نەخۆشی و لە قەیران و لە دەرد و بەڵا ڕۆژ لە دوای ڕۆژ مسلمانان بەرەو زەعیفی و بەرەو کزی و بەرەو لاوازی دەچن هەر جارە و لە وڵاتێک هەر ڕۆژێ و لە شارێک هەر شەوگار و ڕۆژگارێک لە مەملەکەتێکا لێیان دەدرێ لە مەملەکەتێکا برسی دەکرێن تونو دەکرێن بێماڵ و بێحاڵ و بێجێگا دەکرێن هەر ڕۆژە وڵاتێکا هەر ڕۆژە و شوێنێکە بە دوای یەکتری یادێ ئەوە من و تۆی مسلمان دەبێ هەست بە ئازاری ئومەت کەین و ئێش و ئازاری ئەو ئومەتە بەوە دەگەڕێتەوە کە ئێمە یەکگرنی لە نێوان خۆماندا کە ئێمە بێباکین کە ئێمە پشتی یەکتر ناگرین دەڵێ لێی گەڕێ با لێیدا خۆ کورد نییە عەرەبە حەقم بەسەردا چییە با عەرەبیش بێ خۆ ئینسانە خۆ لەسەروی هەموو شتێکەوە مسلمانە لێیدا لێی گەڕێ باوای لێ بێ باوای بەسەر بێت چ پەیوەندی بە منەوەیە ئەسڵەن چ حەقی بە منەوە هەیە چ پەیوەندیەکی بە منەوە هەیە کاکە خۆ ئەگەر ئیمانیشت نەبێ بای ئەوەندە ئینسانیەتت هەیە تۆزێ پەرۆژ بیکەوە مسلمانان و ئیمانداران بەو شێوازەیان بەسەر دێ بەو شێوازە سەختی و تەنگیان ئەخرێتە سەرەوە